بەخێر بێن بۆ مەراسیمی شەشەمین ساڵیادی شەهید وەداد حسێن. سەرەتاش بۆ ڕێزگرتن لە خوێنی شەهید وەداد و سەرجەم شەهیدانی ڕێگای ئازادی کوردستان پێکەوە خولەکێک بە بێدەنگی بە پێوە دەوەستین بفەرمون. ساڵی 1970 لە گوندی ئەلەکانی سەر بە شارۆچکەی گەڤەری پارێزگای جوولەمێرگی باکووری کوردستان لەدایک بووە. بنەماڵەی وەداد خەڵکی دهۆکن، بەڵام لە دوای ئاشبەتاڵی ساڵی 1975 باوکی وەداد ڕوودەکاتە باکووری کوردستان و لەوێ ژیانی هاوسەرێتی پێک دەهێنێت. پاشان بەهۆی دۆخی ئەو کاتەی تورکیاوە لە ساڵی 1990دا دەگەڕێنەوە بۆ باشووری کوردستان و لە دهۆک نیشتەجێ دەبنەوە. لەسەر دەستی پارتی دیموکراتی کوردستان و لە ناو بادینانەوە سەری هەڵدا. لە حاکم تەحسین و سادق سندی و ڕەوف ئاکرێیەوە دەستی پێکرد و بە تیرۆرکردنی وەداد حسێن و شوکری زەینەدینەوە نەوەستا و هەتا ئەم خولەکەش بە هەڕەشە و ئەشکەنجە و دادگایی و زیندانیکردن بەردەوامی هەیە. ئێستا کە یادی شەهید وەداد دەکەینەوە، دلۆڤانی کوڕی سادق سندی، قارەمانی کوڕی شوکری زەینەدین و بەدەیان هاوڕێ و خاوەن فکری ئازاد وەک وەداد حسێن لە ناو زیندانەکانی پەدەکەدان. ئەمەش پێمان دەڵێت ئەو حیزبە بە هەمان عەقلیەتی 30 ساڵ بەر لە ئێستا سیاسەت دەکات و هەرگیز هەنگاوێک لە ئازادی و دیموکراسی نزیک نابێتەوە. ئەوان لە هەموو ئینسانێکی فکر ئازاد و هەموو دەنگێکی بەرز و هەموو وشە و ڕەخنە ئامێزەکان دەترسن. بۆیە لە ناو زیندانیشدا دووبارە سزای ڕۆژنامەنووسان و چالاکوانانی بادینان دەدەن و تەواوی هێزەکانی خۆیان بەکاردەهێنن بۆ بێدەنگکردنیان، بەڵام بێ ئاگان لەوەی ئەوان دەنگی سۆران و سەردەشت و کاوە و وەداد و شوکری زەینەدین و هەرگیز کپ ناکرێن. بەڕێزان، هەمان ئەو داواکاریەی لە شەهید وەداد کرابوو، ئێستاش لەلایەن دەستگای پاراستنی پەدەکە و میتەوە ئاراستەی بەڕێوبەران و ڕۆژنامەنووسانی ئاژانسی ڕۆژنیوز و کۆمپانیای چەتر دەکرێن کە فرۆشتنی ئەخلاق و ویژدان و کارکردنە بۆ خزمەتکردن بە خواست و بەرژەوەندیەکانی ئەوان و لە کاتی ڕەتکردنەوەش هەڕەشەی ڕۆحیمان لێ دەکەن. ئێمە لەم مەراسیمەدا جارێکی دیکە جەخت دەکەینەوە وەداد ئاسان نا، هەڕەشە و نەتیرۆر و نەپێدانی پارە و ئیمتیازات ڕێگای ڕاستیمان ناگۆڕێت، بەڵکو زیاتر هانمان دەدات بۆ هەڵدانەوەی پەردە لەسەر گەندەڵی و نادادی و خیانەتی ستەمکاران. ئێمە ئازادی خوازان و لە خوێنی شەهیدانی قەڵەم و ڕێگای ئازادی خۆش نابین و لە چاوەڕوانی ئەو ڕۆژەداین کە بکوژان بە سزای گەل بگەن. درود بۆ ڕۆحی شەهید وەداد و سەرجەم شەهیدان. دووبارە سپاس بۆ ئامادەبوونتان. ئاژانسی ڕۆژنیوز 14 ئابی 2022. 6 ساڵە ڕایگەشتی لە هەرێمی کوردستان و خێزانی شەهید وەداد حسێن و چاوەڕوانی لیژدەی بەناو لێکۆڵینەوەن کە بۆ کەسی ئەم ڕۆژنامەنووسە جوانەمەرگە پێکات. 6 ساڵ ئێمە و ئێوە چاومان بڕیوەتە دەستگاهامنیەکانی دۆک تا تاوانباران دەستگیر بکەن و لە دادگایەکی عادلانەدا حکم بدرێن. بەداخەوە دەسەڵاتی دادوەری و دەستگاهامنیەکان بێئومێدیان کردوین. هۆکارەکەشی ڕوونە. عەدالەت و یاسا دەستیان لە بەردەم ئەم جۆرە کەیسانەدا کورتە، بەڵام داربەدەست و چەکبەدەستەکانیان دەستیان درێژە بۆ نەیاران و ئەوانەی ئازادانە ڕای خۆیان دەردەبڕن. دەستگای ئەمنی لە هەرێمی کوردستان خاوەنی بودجەیەکی گەورەن و ئیمکاناتێکی زۆریان بۆ دابین کراوە. ئەم هێزانە توانیویانە گروپی گەورەی تیرۆریستی ئاشکرا بکەن، بۆیە ئێستا خەڵکو و خانەوادەی قوربانیەکان مافی خۆیانە لەم کەیسانە گومان بکەن و بپرسن بۆچی بکوژان، بۆی دەرباز دەبن و هەموو ئیمکانیاتی هێزە ئەمنیەکان لە بەردەمیان لاوازە. و بانگەشەکانی دەسەڵات بۆ ئازادی ڕادەربڕین و دیموکراسی و پاراستی مافەکانی مرۆڤ وەک دروشمی هەڵبژاردن و قسەی سەر کاغەز تەماشا دەکرێت تا ئینسانی ئەم هەرێمە هەست بە بێمافی و نایەکسانی بکات و ئەو مافانەی ئەوان بانگەشەی بۆ دەکەن هیچ بەهایەکی نییە. بەڕێزان، ئێمە لە کاتێکدا ئەم یادە دەکەینەوە کە لە هەموو لایەکە و میدیای سەربەخۆ گەمانۆ دراوە لە مڵکداریەوە گواستراوەتە بۆ حیزبی بوون و مەکتەب سیاسی و کوڕەمەسوولەکان، بۆیە سوپایەک لە ڕۆژنامەنووسان دروست کراوە بۆ خزمەتی دەسەڵات. ئەو سوپایە بە دۆکۆمنتی ساختە بازاڕێک گەرم دەکەن بۆ لەکەدارکردنی حەقیقەت. لەلایەکی تریشەوە حکوومەت و دەستگا ئەمنیەکان بە توندترین شێواز مامەڵە لەگەڵ ڕادەربڕین و لە ڕەزایەتەکان دەکەن. بینیوانە کە چۆن ڕۆژنامەنووس لەسەر نووسینی کۆمنتێک زیندانی کراوە و چۆن لە کاتی پیشەکەیدا دەستگیر دەکرێت و سوکایەتی پێدەکرێت.
کە ئەمیش هاوکاتە لەگەڵ هەوڵی لایەنە سیاسیەکان کە دەیانەوێت لە ڕێگەی پەرلەمانی کوردستانەوە بە یاسا ئاستەنگ لە بەردەم بە یاسا ئاستەنگ و بربەستەکان زیاد بکەن بە نمونەی پرۆژە یاسای میدیا ئەلکترۆنی و پرۆژە یاسای پاراستنی هێما و ڕەتی نیشتیمانی و نەتەوایەتەکان و پرۆژە یاسای ئەنجومەنی باڵای میدیا. ئێمە لە سەنتەری میترۆ بۆ داکۆکی لە مافی ڕۆژنامەنووسان لە سەرەتای بزنی هەواڵەکەەوە ئیدانەمان کردو و ڕامانگەیاندووە کە تاوانی کوشتن بە هەر هۆکارێک و بیان و یەک بێت نابێت کۆمەڵگا لێ بێدەنگ بێت. بەڵام بەداخەوە تاکو ئێستا هیچ دامەزراوەیەکی دادوەری و ئەمنی لە خەمی ئەم کەیسەدانین کەیسی شەیدۆداریش وەک کەیسی ڕۆژنامەنووسانی تری تیرۆرکراو و کوژانی ئازادن. درود بۆ گیانی پاکی ڕۆژنامەنووسانی تیرۆرکراو سۆرانی مامە هەموو سەردەش عوسمان و کاوە گەرمیانی و عەبدولساتای شەریف و وەداد حوسێن کە کوژانیان دەربازیان بۆ لە سزا و ئێستا ئازادن. بەڵام هەموو لایەک دڵنیا دەکەینەوە کە لە سەنتەری میترۆ ئەم کەیسانە بە زیندویی دەمێنێتەوە تا ڕۆژی بکەرانی ئەم تاوان نەبەستای خۆیان دەکەن. شەهید ویداد خۆی چەمچی ئازادی و بوێری بوو ئەو لە ناو دەمی ئەژدیها بە زەردەخەنەوە خەریکی گوڕوگاڵپێکردنی دادگەری و نیشتیمان پەروەری بوو. ئەو بە دوو پەنجە هەمیشە بەرز کراوەکەی وەک هێمای سەرکەوتن بەسەر خەڵکانی کۆیلە و پشتبەست بە خەڵکانی ئازادی خواست تەمەنی خۆی کردە قوربانی ڕازگۆییەکانی خۆی لەگەڵ مەبدەئە نەتەوەیی و نیشتیمانی و ئینسانیەکانی. شەهید ویداد نەوەک هەر یەکێک لە ئازادی خوازانی بادینان بوو. بە خوێنی خۆی گۆمی مەیی و بەستەڵەکی چەند ساڵەی بادینانی شڵەقاند و تواندەوە بەڵکو بەو تەمەنە بچووکەوە یەکێک لەو سەرکردانە بوو کە ئێستا خوێنەکەی بە ڕەنجی شۆڕش و سەرهەڵدانی بادینان گۆڕاوە. گەردەسەڵاتی دژە ئازادی بادینان و هەولێر ئەم کەیسە پڕغەدرەی بە یەک بڕیار و بە یەکجاری داخستۆ و دەیەوێت تەپوتۆز لەسەر دۆسیەکەی بنیشێ هەمومان پێداچوونەوە و تێهەڵچوونەوەی ساڵانە پێویستە دووبارە بکەینەوە ئەو تەپوتۆزە مەران پیس و بێزەوەرەی دەسەڵاتی لێ بتەچێنین. ئەم کەیسە کەیسی ئێمەیە. چالاکوانان و ڕۆژنامەنووسان و پارێزەران و هەموو ئینسانانی دڵیان بۆ ئازادی و عەدالەت لێدەدا تا دوا هەناسا پێویستە خاوەنداریەتی لەو کەیسە بکەین. خەڵاتی یەکەم دەدرێتە ئەو شانزە ڕۆژنامەنووسەی کە ڕۆژی هەشتی حوزەیرانی 2022 دەوڵەتی تورک لە چوارچەوەی قڕکردنی سیاسی و بێدەنگکردنی ڕاگەاندنی ئازاددا 16 ڕۆژنامەنووسی لە شاری ئامەدی باکووری کوردستان دەستگیر کرد و سەرباری هەموو ناڕەزایەتیەکانیش ڕۆژی 16 حوزەیران بە بڕیاری دادگا زیندانی کران. داوا لە بەڕێز بەشدار حەسەن پارێزەری کەیسی زیندانیانی بادینان دەکەین بفەرمێت بۆ بەخشینی خەڵات. خۆشحاڵین و شانازین بۆی کە ئەمڕۆ ئەو دەرفەتەوە ئەو شەرەفەمە پێبەخشرا کە خەڵاتی شەشەمین ساڵیادی وەداد حوسێنی جوانەمەرگ بدەین بەم بەڕێزانەی کە شایستە ئەم خەڵاتە بوون. سوپاس بۆ ڕۆژنیوز، سوپاس بۆ هەموو لیژنەی ئامادەکاری ئەم یادا. ئەم یادکردنەوەی وەداد حوسێن و سەردەش عوسمان و کاوە گەرمیانی و هەموو ئەوانەی ڕۆژنامەنووسانە وای کردووە کە دەسەڵات جارێکی تر جورئەتی ئەوە نەکات تیرۆریست ڕۆژنامەنووسان تیرۆر بکات. باوەڕ بکەن ئەگەر بێت و بەو شێوەیە ساڵانە یاگەن نەکرێتەوە و هەروەها ئەگەر بێت و بەردەوام ئیدانە نەکرێت لە نێوەندەکان لە ڕاگەاندەکان لە هەموو شوێنەکان ئەوانە کە ئێستا لە زیندانی چاکسازی گەورانی هەولێرن شێروان شێروانی، مەلاشیڤان، هاریوان ئیسا، هەموو هاوڕێیەکانی تری ئەوانەی شیلاتزێ، قارەمان شوکری هەمویان بە دەردی وەداد حوسێن و هاوڕێکانی دەچون هەمویان تیرۆر دەکران. نەسرین حەسەن بە فیشەکی هێزەکانی عێراق بریندار دەبێت و گولەیەک بەرقاچی دەکەوێت. بەهۆی سەختی برینەکەشەوە تا ئێستا نەتوانراوە فیشەکەکە لە قاچی دەربهێنرێت. بەڵام ئەوە ڕای نەگرتووە و بەردەوامە لە کاری ڕاگەاندن و گواستنەوەی ڕاستیەکان. داوا لە بەڕێز سۆران عومەر ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەکەین بفەرمێت بۆ بەخشینی خەڵات. بێ خەڵاتی دیاری هەموو ڕۆژنامەوانی